یەک وەفد لە بەسڕەوە هاتن بۆ لای ئەنەسی کوڕی مالیک، وتیان ئەنەسی کوڕی مالیک دوعامان بۆ بکە. لە بەسڕەوە بێن بۆ لای ئەنەس دوعایان بۆ بکە. ئەنەس فەرمووی اللهم اغفر لنا وارحمنا وآتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. وتيان أنا زدنا أنا زياتر ما بوبكا. فرمي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يك كلمة زياد نكرت. وتي أم دعايا بشي هموتانو بشي همو دنيا وقيامتك. ئێستا ئێمە دوعاکانمان بچوو کردوتەوە بەس دوعا بۆ یەک ئەندامی لاشە ئەکەین. وەکو ئیمامی ئەحمەد ئەفەرمێ لو أعلم أن لي دعاء مستجابا لصرفته للسلطان. ئەگەر بمزانیایە یەک دوعام لێ گیرا ئەبێ بۆ پاشا و بۆ مەلیک و بۆ سەرە وەزیران و بۆ کاربەدەستی وڵاتم سەرفە کرد. سبحان الله. بۆ چونکە ئەگەر ئەو چاک بوو هەمووی بە دوایە چاکە بێ، ئەویش گەندەڵ و خراپ بوو هەمووی بە دوایە خراپە بێ. دڵی جوایە ئەگەر دوعایەکتان هەیە بۆ خۆتانی بکەن بۆ ئێرەی بکەن.